Thank you for the opportunity to speak today. As the U.S. military advisor to MOPA, I have been personally involved with the Peshmerga the Future Reform Program for over 9 months. I can attest to the passion and professionalism of the officers assigned to the program and to the objectives. Much has been accomplished with much more ahead. زۆر سوپاس بۆ دەرفەتی ئەمڕۆ کە بتوانم وتاری خۆم پێشکەشکەم وەکو ڕاوێژکاری سوپای ویلایەتە یەکگرتووەکان بۆ وەزارەتی پێشمەرگە خۆم بە شەخسی بەشدار بوومە لە پرۆسەی چاکسازی کە پێوترێت پێشمەرگە لە ئایندەدا لە ماوەی 9 مانگی ڕابردوودا. وەکو خۆم ئەتوانم شایەتمەندیەوە بدەم کە ئەفسەرانی چاکسازی زۆر لە ئاستی پرۆفێشنالیزمێکی زۆر بەرزەوە بوونە و لە ماوەی ئەم ماوەیەدا بۆ پێشکەشکردنی ئەو ئامانجانەی چاکسازی زۆرشمان بەدەستێناوە و زۆریشمان لە پێش ماوە. The theme for my presentation today is international security assistance and cooperation. بابەتی وتارەکەی ئەمڕۆ هاوکاریە نێودەوڵەتیەکانە لە کەرتی سەربازی و ئەمنیدا. Sadly, I don't have any animal photos. Sadly, I'm going off script. I don't have any animal photos. بەداخەوە من هیچ وێنەی ئاژەڵشتم نییە بۆ نمایشکردنی وتارەکەم. The Peshmerga have a noble and hard-earned reputation for their sacrifices and combat skill. پێشمەرگە سومعەتێک و وەکو بڵێ ناوداریکی زۆر بەرزی هەیە لە توانای شەڕکردن و لەو خەباتەی کە ئەنجامیان داوە. The Peshmerga the Future program is the vehicle to take the Peshmerga to the next level of capability and professionalism. بەرنامەی پێشمەرگە لە ئایندەدا وەکو ئۆتۆمبیلێک وایە کە بتوانێت پێشمەرگە بگەێنێتە ئاستێکی بەرزتر لە ئاستی تواناکانیانەوە و لە ئاستی پرۆفێشنەڵیانەوە. Our team of advisors coordinates U.S. security assistance, institution building, and KRG security sector reform. تیمەکانمان تیمی ڕاوێژکارەکانمان هەماهەنگیەکەن لە پێدانی یان ڕێخستنی هاوکاریە سەربازیەکان بۆ پێشمەرگە لە هەمان کاتدا دامەزراندنی و بە مواسسکردنی هێزی پێشمەرگە لە کەرتی ئەمنیدا. All U.S. assistance to the Peshmerga is derived from an approved objective within this program that you'll see in the next room. تێگڕای هاوکاریەکانی وڵایەتە یەکگرتووەکان لەسەر ئەساس و لەسەر بناغەی ئەو ئامانجە چاکسازیانەیە کە پەسەند کراوە لەلایەن ئێوە. The Peshmerga program provides the logic and organizing concepts for the future of Peshmerga that facilitates international assistance. پرۆگرامی یان بەرنامەی چاکسازی وەکو نەخشەڕێگایەکە بۆ ئەو هاوکاریانەی کە پێشکەشەکرێ لەلایەن وڵاتانی هاوپەیمانانەوە یان لە وڵاتە نێودەوڵەتیەکانەوە بۆ پێشمەرگە. Whether it's training, equipment, automation, or uniforms, all U.S. assistance is derived from this program. ئایا بێت و ئەو هاوکاریانە هاوکاری مەشقوڕاهێنان بن، هاوکاری شتومەک بن یان پێدانی تەکنۆلۆژیا بێ، جلوبەرگ بێ، هەر هاوکاریەک بێ بۆ پێشمەرگە لەسەر ئەساس و بناغەی بەرنامەی چاکسازیە. International assistance is a pillar of the Peshmerga the Future Reform program. The military security strategy details the roles of the coalition and foreign militaries in assisting the Peshmerga in the defense of the region. هاوکاریە نێودەوڵەتیەکان یەکێکە لە پایەکانی پێشمەرگە لە ئایندەدا. بە استراتیجی ئەمنی سەربازیش وەکو نەخشەڕێگایەک ڕۆڵی پێشمەرگە و ڕۆڵی وڵاتانی نێودەوڵەتی و ئەو هاوکاریانەی کە پێشکەشەکرێ بە ڕوون و ئاشکرایی تێیدا یەکلایی کردوێتەوە. The operating concept assumes other militaries provide capabilities and support currently unavailable to MOPA. لە بیرۆکەی کارەکانە یا کارنامەی ئۆپەراسیۆنەکانی وەزارەتی پێشمەرگەدا هاوکاریەکانی وڵاتانی نێودەوڵەتیش کە ئێستا وەزارەتی پێشمەرگە
بەدەستیەوە نییە ئەوانەی تێدا ڕوونکراوەتەوە. As such, implementing many of the reform objectives requires a large degree of international assistance. بۆیە جێبەجێکردنی پرۆژەکانی چارەسازی پێویستی بە ئاستێکی زۆر یان بە ڕێژەیەکی زۆری هاوکاری وڵاتانی نێودەوڵەتی هەیە. As such, the ability of MOPA and KRG security forces to professionalize and perform will affect the KRG's ability to secure this international assistance. بۆیە توانای وەزارەتی پێشمەرگە لەگەڵ حکوومەتی هەرێما بۆ پێشکەشکردنی و ئەنجامدانی چاکسازی کاریگەری ئەبێتە سەر ئەو هاوکاریانەی کە لە وڵاتانی نێودەوڵەتیەوە پێشکەشەکرێ لە ئایندەدا. In our age, no military operates in isolation. We are dependent on the strengths and resolution of alliances and our partners. لەم ساتەدا هیچ یان لەم چەرخەدا هیچ سوپایەک تاکلایەنە ئۆپەراسیۆنەکان و یان کارەکانی ئەنجام نادا. ئێمە هەموومان وەکو تواناکانمان لەسەر بلاغەی هاوکاری و بەستنی هاوپەیمانیە لەگەڵ هێزەی سوپاکانماندایە. And the threats we face require international and multinational cooperation to defeat. ئەو مەترسیانەش کە بەرەنگاریە بینەوە لە هەرێمەکەماندا پێویستی بە هاوکاری و بەستنی هاوپەیمانی هەیە لە نێوان هێزەکانماندا. This cooperation isn't just necessary in war, but will enable assistance to strengthen the Peshmerga forces during peace to ensure our readiness during times of conflict. ئەم هاوکاریانەش تەنانەت پێویست نییە لە کاتی جەنگدا لە کاتی شەڕدا، بەڵام لە کاتی ئاشتیشدا زۆر پێویستە بۆی بتوانێت پێشمەرگە تواناکانی خۆی توانای ئەنجامدانی ئۆپەراسیۆن و کاری سەربازی پێویستە کاتێک کە توندوتیژی و جەنگ هاتە پێشەوە. The KRG's continued cooperation with international partners and organizations has brought about the potential for Peshmerga cooperation in international organizations, international training and operations. هاوکاریەکانی یان هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی نێودەوڵەتی و دابوو دەستگای نێودەوڵەتیەکاندا دەرفەتێکی ڕەخساندووە بۆ هاوکاریکردن لەگەڵ هێزی پێشمەرگەدا لەلایەن سوپاکانی یان دابوو دەستگا ئەمنیەکانی نێودەوڵەتیەکانەوە. MOPA looks to continue development of appropriate military, political, and legal standards for this future participation. وەزارەتی کارەپاری پێشمەرگە لە میانەی یەکلایکردنەوە و ڕێخستنی ئەم شیرازەیەدایە شیرازەی هاوکاریەکان لە ئاستی سەربازی لە ئاستی سیاسی لە ئاستی یاساییدا. Peshmerga reform is not a campaign platform, but a government obligation. The KRG security strategy is dependent on nonpartisan forces supported by the international community. چاکسازی پێشمەرگە تەنها دروشمێک نییە، بەڵام پێویستی بە هاوکاری و هەماهەنگیەکی زۆر تێروتەسەر هەیە لە هەموو لایەنەکانی ئەم حکوومەتەوە هەم کۆمەڵگاوە. To achieve sustainable stability and prosperity, continued progress is required. بۆیە پێویستی بەم هاوکاری هەیە بە شێوازێکی بەردەوام بە شێوازێکی هەمیشەیی. These relationships are a critical component of collective security and improvement of Peshmerga capabilities. The Peshmerga fought valiantly against Daesh in the defense of Iraq and the international community. Over the last 18 months, significantly internal MOPA process has commenced in this program. بوون و بەهێزکردنی ئەم پەیوەندیانە زۆر گرنگن بۆی بتوانن پرۆژەکانی چاکسازی و هاوکاریەکان لەم میانەیەدا ببەنە و بەهێزتر بکرێ. پێشمەرگە زۆر بە سەرکەوتوانە زۆر بە جوامێرانە شەڕی داعشی ئەنجامدا لە ماوەی 18 مانگی ڕابردوودا. We thank you for your efforts. The progress is encouraging and enables our continued international assistance, both from the United States and other partners that are here today, to work with the KRG to achieve both of our strategic goals.
ئێمە سوپاسگوزاری بۆ هەوڵەکانتان ئەو هەڵمەتانەی ئەنجامدان داوە کە توانیوێتی داواکاریەکانی ئێمە خواستە استراتیژیەکانی ئێمەش جێبەجێ بکە لە هەمان کاتدا بۆ ئەوەی بتوانین هاوکاریە نێودەوڵەتیەکان لە ئایندەشدا بەڕێوە بن. زۆر سوپاس.